سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش لە سۆراغی ئەم جارە لەگەڵتانم. وەک دەزانن لە هەموو جیهاندا کوشتتوکاڵ یەکێکە لە پایە سەرچیەکان و سێکتەرە گرنگەکان بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری هەر وڵاتێک. هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەوەی کە خاکەکەی چەند بەپیتە بۆ کوشتتوکاڵ و خاوەنی چەند بەرهەمی جیاوازین، جوتیارەکانمان چەند دەستڕەنگینن لەم بوارەدا. بەڵام بەداخەوە هەر وەختێک دەگەینە سەروەختی پێگەیشتنی بەروبوومی جوتیاران، گرفتێک کە ساڵانە بۆ ئێمە بۆتە خەمێکی گەورە بە بازار نەکردنی بەرهەمیەکانیان و کەمی ئەو نرخەیەکە لە بازاردا وەک قیمەتێک بۆ بەرهەمی جوتیاران دادەنرێت کە بە جۆرێکە ناکاتە پای ماندووبوون و تێچووی ئەو بەرهەمە کوشتتوکاڵیە. لەبەرەوە ئێمە دەمانەوێت لە سۆراغی ئەم جارەیە لەگەڵ بەشێک لە جوتیاران قسە بکەین و لەگەڵ هەندێک لەوانە قسە بکەین کە سەبارەت بەم بابەتە بڕیار بەدەستن و دەتوانن کاری باش بکەن بۆ جوتیاران و هەوڵی جددی بدەن تاوەکو جوتیاران بەرهەمەکانیان بە فیڕۆ نەچێ. بەداخەوەیانی ئەوەی کە جۆمان لێ دەبێت نرخی ئەم بەرهەمانە هێندەکەمە کە ناکاتە تێچووی ئەو کرێکاری کە دێت لەناو ئەم کێڵگەیەدا بەرهەمەکان کۆگاتەوە. ئەم شوێنی من لێی وەستاوم کێڵگەیەکی جوانی بەرهەمێنانی تەماتەیە لە دەشتی شارە زۆر. لە هەمووتان ئاشکرایەکە دەشتی شارە زۆر یەکێکە لە دەشتە بەپیتەکانی هەرێمی کوردستان و ئەکرێ بڵێن لە جیهانیشدایەکێکە لە دەشتە بەپیتەکان. بەڵام بەداخەوە خاوەنی ئەم کێڵگەیە کە دواتر دەیدوێن قسەی لەگەڵ دەکەم تووشی ناومێدێکی سیر بۆ لەوەی کە دەترسێ چەند ڕۆژێکی دیکە تەماتەکەی پێدەگات نازانێت نرخەکەی چەندە لە بازاردا، ئاخۆ زەرەر دەکایە خودت قازانج. بۆیە لەگەڵمانە بن لە سۆراغی ئەمجارە تا پەنجە بخەینە سەر گرفتەکان بۆچی بەرهەمی جوتیارەکانی ئێمە لە بازاردا وەک پێویست نرخی ڕاستەقینەی خۆی ناکات. لە دەستپێکی بەرنمەکە هاتوومەتە دەشتی شارە زۆر. ئەم دیبەنانەی کە دەیبینن بەرهەمی ئەو جوتیارە ماندوونە ناسانەیە کە لەم ناوچەیە سەرقاڵی کوشتتوکاڵکردنن. لە نزیکەوە هاتوومەتە ناو کێڵگەکە و دەمەوێت گفتوگۆ و قسەیان لەگەڵدا بکەم. ئاخۆ بارودۆخی ئەم ساڵیان چۆنە بە تایبەت لە ڕووی بە بازارکردنی بەرهەمەکانیانەوە. حەزەکەم ینی بەو دەست پێ بکەم لەگەڵ تۆ ئەم ساڵۆزاکە چۆنە لە چاوپارە، ینی شتەکانتان ڕستەکانتان کە نزیکی پێگەیشتنەوە هەنێکیشی پێگەیشتووە، ئەنی بازارەکەی چۆنە، نرخەکە چۆنە؟ ئەوەی ئێستا ئەبینرێ بەڕاستی پێچەوانەیە، ینی چۆن بێژی پێچەوانەیەکی زۆر بەهێز هەیە لە گەڕانەوەی ئیفلاسکردنی جوتیارە. بەڵێ جوتیار هەتا ئەم دەقەیەکە ئێمە ئێستا باسی تیاکەین، ئەگەر باسی دانەوێڵەکان بکەین، دانەوێڵەکان بەڕاستی لێدانە لێ دراوە، داڕمانە بۆی داڕماوە، یعنی تر ڕەنگە زۆر بە ناڕەحەت جوتیار بتوانێت لە ئەو زەرەر زۆرەی کە تێکەوتووە کە دەرچێت. چونکە بۆ ئێمە حکوومەتێکمان هەیە، حکوومەتی عێراقیە هەر ڕۆژە و هەر بیانوێک دێرێتەوە بۆ گەنمەکانی هەرێمی کوردستان و ئەو جۆرە دانەوێڵەی کە هەمانە ئێستا ئێمە دەڕاستە ئیشەکا بابرێنسە لە دەشتی شارە زۆر لە گەرمیان ئەوە تەواو بوو و لە ئەو تۆزە گەرمەی کە هەیە لە منتیقەی شارە زۆرە، ینی چاوەکە هەمی لەسەر شارە زۆرە کیلۆیەک ینی لە دۆنمێکە حکوومەتی عێراقی 130 کیلۆگەرم لێوەرەگرێت. 130 کیلۆگەرم کە هەر دۆنمێک بەرامبەرە بە تەنێک بە تەنونیەک لە هەندێک شوێنیش دات و تەنەڕوە. ئەی ئەگەر ئێمە 130 کیلۆمان لێوەرەگرێ ئەی ماباقەکەی تریچی لێ بکەین، ئەی 800 کیلۆکەی تریچی لێ بکەین، ئەمە هەمی زەرەر لە جوتیارەدا. اینجا ئەمان وتیان ئێمە بە فری وەریەگرین ئەم گەرم، ئێستش فریەکە نەماوە، گەرمەکە بۆ نیوە ناچەڵەوەی کە هەیە. ئەمەش لێدانێکی ترە لە کەرتی کوشتتوکاڵی ژێرخانی ئەوبووری هەموو عێراق ئەو بەنسبەت دانەوێت ئەمە دانەوێڵەکان ئەم ڕستقی ئەوەی کە ئێستا هەیە با بەژین لە بابەتی تەڕەکاڵەکانی بەهارەی پێڵێن، وەک کولەکە کە ئێستا یەکەم کولەکە پێگا بە دوایە خیار و بە دوایە پیاز. ئێستا فەلاح مەویست بووە لە ئەو ڕستقی کە هەیەی، چونکە بۆ بە هەموو جۆرەکانی یەک شتی لێ دەرناچێت. بەڵێ چونکە بۆ ئێستا کولەکە 50 دینار لە بازارە، ڕەنگە ئایلەیەک بڵێ خۆ من لە کۆڵانەکان نایکڕم کیلۆیە کولەکە بە 1000 وەرە لا ئێمە بە بەلاش بیبن. ئەخدەی ئەوە پرسیارە بەس بیرنەوە کۆی کەرەوە بیبن. یەک دقیقە خەسە بە ئەو پرسیارە بەسەرما تێ نەپەڕێ.
بۆ لای تۆ بە 50 دینارە بۆ بە 1000 دینارە گاتە دەسیاوەتی ئەوە بەقاڵەکانی بازارن دەستگێڕەکانی بازارن لەگەڵ ڕێزما بۆیان چونکە ئێمە ئاڵێن وەرن لا ئێمە بە بەلاش بیبن هەر هاو نیشتیمانی تر لە کولاکانی ئێمە وەرە بە بەلاش بیبن بە بەلاش چەند دەوێ بیبە حەچی پێەکەی وەرە بیبە ینی بەس لە کۆڵی فەلاحەکەی کەەوە فەلاحەکە بۆی کرێکار نەگرێ فڕێاتە سەرزەویە کە وەرە تۆ ئیسفادەی لێ بکە. ئەم دیمەنانی دەیبینن دەواازەی نێودەوڵەتی باشماخە لێرە لەگەڵ بەڕێبەری دەواازەکە قسە دەکەم و دواتر هەوڵەدەم لەگەڵ بەشێکی دیکە لە بەرپرسان و کاربەدەستانی دەواازە سنووریەکە گفتوگۆ بکەم سەبارەت بە جێبەجێکردنی ئەو بڕیارانی وەزارەتی کشتتوکاڵ دەری دەکات بۆ قەدەغی ئەو بەروبوومە کشتتوکاڵیانی کە لە کاتی پێگەیشتنی بەروبوومی ناوخۆی داهاتنیان قەدەغە دەکرێت و دواتریش هەوڵەدەم کەمێک دیمەنەکانی ناو دەواازە سنووریەکەتان بۆ بگوازمەوە بە تایبەت ئەو ڕێکارانی کە جێبەجێ دەکرێن بۆ پشکنینی بەروبوومە کشتتوکاڵیانی دێنە هەرێمی کوردستان لە کۆماری ئیسلامی ئێرانەوە. بڕاستی من هاتوومەتە لای جەنابێت دەمەوێت وەڵامی کۆمەڵێک پرسیارم دەستکەوێت کە پێشەوەی پرسیاری من بێ پرسیاری جوتیاران و ئەو خەڵکەیە کە سەرقاڵی کشتتوکاڵکردن لە هەرێمی کوردستان. ئێمە ئێستا لە وەرزی پێگەیشتنی بەرەمەکانمانین کە بەرهەمی خۆماڵین خۆشببختانە بە وەزارەتی کشتتوکاڵیش هەستاوە بەوەی کە هەندێک بەرهەم قەدەغە بکە و ئەرکی جێبەجێکردن و تەنفیزکردنی بڕیارەکانەکەوێتە ئەستۆیەوەکو دەواازە سنووریەکان ئەکرێ پێم بڵێ ئێستا لەم سەروەختی من و تۆ گفتوگۆکەین چین و بەرهەمانی قەدەغاکردن و ڕێکارەکان لە ئاستێکی باڵایە جێبەجێکرێن و لەژێر چاودێری جەنابتان. بڵێ بەخێر بێن بەناوی خۆی گەورە و میهرەبان سەبارەت بە دەواازە نێودەوڵەتیەکان بەڕاستی من حەزەکەم ڕوونکردنەوەکتان بەمێ بەوەی کە نوێنەری سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تەواجودی هەیە لە ناو دەواازەکە و بەپێی بەڕێوەبەرایەتیەکانیان کەرنتینەیە کە لێرە جێبەجێکاری ئەو فەرمانانەیە کە لە بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی خۆیان یان لە وەزارەتەکانەوە بۆیانێ ئێمە ڕۆژمێرێکمان هەیە ڕۆژمێری کشتتوکاڵ کە لەلایەن بەڕێز بێگەر تاالبانی کە وەزیری کشتتوکاڵی هەرێمی کوردستانە بەپێی ئەو فەرمانانی کە لە بەڕێزیانەوە بەپێی پێویستیان ساڵانەکە ئەمە خشتەیەکی دیاری کراوە لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوخوا جێبەجێکرێ سەبارەت بە چۆنێتی جێبەجێکردنی ئەمە بەڕاستی کاڵایەکی زۆر لە کۆماری ئیسلامی ئێران لە تەڕۆمی و ئەوانە هاوردەی هەرێمی کوردستانەکرێ یەکەم ئیجرعات کاکرێت لەلایەن گومرگەوەیە ئەو کاڵایانەی کە لە ڕۆژمێری کشتتوکاڵێکە بوونی هەبیانی کە قەدەغە بکرێت هەر لای خۆیانەوە کۆدەکەی کاری پێ ناکرێتەوە بوو هیچ بارێک کە قەدەغی خراپێتە سەر ناتوانێت داخلی سنووری دەواازەکە بێ و دواتر بەنیسبەت ئەو کاڵانی کە داخلیشە بن کە کاتێکە لە ڕۆژمێرەکانی یان ئەوەی کە ئازادە داخڵ بێ ئیجرعاتەکان کە ئەکرێ بەڕاستی ئیجرعاتەکان وەکو پێموتن بە بەڕێستان یەکەم شوێن کە داخڵە بێ گومرگە کۆدی بۆەکە دواتر ئەچێتە بەشەکانی تر وەکو بەشی کشتتوکاڵمان هەیە لێرە کە کاک بەهێز سەرپەرشتی ئەو بەشاکە هەم پشکنین و هەم بە دوواداچوون بۆ ئەو بەرهەماکرێ دوای تەواوکردنی ڕێکارەکان هەم لە ڕووی تەندروستیەوە و لە سەرجەم ڕۆکانی تریشەوە ئەمنی ئەوە کە چێشی بۆکرێتەوە دواتر داخلی هەرێمی کوردستانە بێت. لەگەڵ جێگری بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلەیمانی گفتوگۆ دەکەم تا چەند هاوکار و هەمانگیان هەیە تاوەکو هۆشداری بدەنە جوتیارانی کوردستان کاخۆ بۆ ئەم ساڵی پێداویستی هاوڵاتیان چ بەرهەمێک پێویستە تاکو بچێنرێت و بێتە بەرهەم. کاک جوتیار دیارەوە ئێستا لە سەروەختی قەدەغی هەندێک لە بەروبوومە کشتتوکاڵەکانن وەک پاڵپشتی بۆ جوتیارانی هەرێمی کوردستان دەکرێت پێم بڵێ لە چ قۆناغێکدان و پرۆسەکە چۆن بڕێواچێ و بەوردی چاودێری دەواازە سنووریەکانەکان بۆ قەدەغی و بەرهەمانی کە بڕیارتان لێەوە سەرەتا بەخێر بێن دیارە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ساڵانە ڕۆژنامی کشتتوکاڵی خۆی هەیە کە تایە ئاماژە بە هەموو ئەو بەربوومانە ئايات
کە براجوتیارەکان بەرهەمی ئێنن و لە کاتی بەرەمهێنانی هەموو بەربوومە کشتتوکاڵیەکان پاڵپش بە و بڵێن ڕۆژنامەی کە دەرئەچێت ساڵانە کاری پێ ئەکرێت و ئەمانجیش لێ پاڵپشتیکردنی جوتیارانە بێگومان ئەم ڕۆژنامەیەش لەو کاتانی کە بەربوومە کشتتوکاڵەکانی جوتیاران لە سەرتاسەری هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سنووری پارێزگای سێوانی کە پێ ئەگات جێبەجێ ئەکرێت لە خاڵە سنووریەکان و یاخود هەندێک لە برەبوومەکان قەدەغا ئەکرێت یاخود هەندێک لە برەبوومەکان باجی ئەخرێتە سەر ئامانجلی ئەوەیە کە دوجار بەربوومی کشتتوکاڵی لەناو سنووری هەرێمی کوردستانە ساغ ببێتەوانەیە و براجوتیارەکانمان تووشی زەرەر و زیان نەبن. هەندێک لەو بەربوومانە بڕێک پارە ئەخرێتە سەری کە لە دەرەوەی بڵین هەرێمی کوردستان دێن ئەم تەوان ئەم باجە لە 1/4 دەستپێ ئەکات بە شێوەیەکی گشتی ئەتوان بڵێمەتە تەقریبەن 15 ئەخایەنێت و بەردەوام هەج بەربوومێک لەو کاتەیە بەرهەم بێت بە تایبەتی بەربووم سەوزەمەنیەکان باجی ئەخرێتە سەر. ئێرە ئالوەکەی سلەیمانیە شوێنی ساختکردنەوەی بەرووبوومی جوتیارەکانی کوردستان و ئەو بەرووبوومانەشە کە لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. لێرە لەگەڵ یەکێک لە ئەندامانی سندیکای ئالوەی سلەیمانی قسە دەکەم و دەمەوێت بزانم بازاری بەرووبوومە خۆماڵەکان ئەمساڵ لەسەر وەختی پێگەیشتنیاندا چۆنە. دەمەوێت پرسیارە بکەم بەڕاستی کە زۆر جێگەی سەرنجە لە لای من بۆچی بەرهەمی جوتیاران بەم ڕادێ بێبایەخە و هیچ پارەیەک ناکە لەم ئەلوەیەوەدا. بەڕاستی خاڵی منفەزی ئەلوەی سلێمانی بۆ بارکردن ناوەڕاست و جنوبی عێراقا لەم کاتە هیچ پێوەی دیار نییە کە بار بکەن. دوای ئەوە مەعیشەتی ئەمڕۆی گوزەرانی خەڵکی کوردستان بەڕاستی مەعیشەتەکە خراپە، بۆیە پێم وابێ کڕیار زۆر کەم بۆتەوە و ڕستەکان ئەهەمشی لەو ڕۆژەوە کە ڕستقی ناوخۆ پێگەیوە ڕستقی ناوخۆ هیچ پارەیەک ناکا بەداخەوە. باشە کاکردیانی خۆ خەڵک کوولەکە هەرەخوا خیار هەرەخوا تەماتە هەرەخوا هەنی چۆنە بێت قیمەتی ئەم بەرهەمانە بگاتە خاڵی سفر، ینی بۆ نمونە کەسێک چێڵگەیەکی لە کوولەکە هەیە بەجێ بێڵە بڵە خەڵک با بێ بە بەلاش بیبە بۆچی ینی هیچ قیمەتێ ناکات؟ خۆی فەلاحەکان لەوەیە بە خەونی ساڵانی پێشووە ئەو زەرعاتیان کردبێ و زۆربەی شوێنەکانیش ئەلحەمدولیلای مە شوێنێکی کشتتوکاڵی زۆرمان هەیە، بەڵام ئەمساڵ کە خواستی لەسەر نییە کە بار نەکرێ کە بۆ وڵاتان نەچێ کە ئێمە هیچ شوێنێکمان نییە تەنانەوە ڕاست و خواروی عێراق نەبێ کە ئەوانیش بار نەکەن و لە ناوخۆشە ئەو هێزەی نەبێ کابێتە ڕسق پارە ناکە. چکەوە لە دەسەڵاتی ئێمەی ئەلۆچی و فرۆشیاری کۆڵانان و ئەو جۆرەشتانیانە. ئەمە بۆ خۆی دەمێک ساڵە ئێمە هاوارەکەین کە کەرتی کشتتوکاڵی پەرەی پێ بدرێ هاوکاری بکرێن بەڕاستیەکەی ئەوەی کە ئەمڕۆ ئەو فەلاحانە بەڕاستیەکەی هەر لە ئاو و جووت و تۆ و موادی سەمادی کیمیاویەوە هەموو سیعرەکان چەند هێندەی ساڵانی پێشوشن کە بەو شێوەش کە پارە ناکە. کاک سۆرانجامان و نەبی ماشەڵام کێڵگە جوانە شێڵگەی کوولەکەی هیچ ناپتا دڵنیاشم زۆر پێوەیمانەوە بووی زۆر زۆریش، بەڵام ئەوەی کە بۆ من جێی نیگەرانیە باس لەوە کرد کە کوولەکەەکە و پارە ناکە. باڵێ بۆچی پارە ناکە؟ وەڵاهی خۆی دیارەکە بازارمان چۆنە ئەوەیە کە هەموو ساڵێ ئەمە یەکەم ساڵ نییە و دووەم ساڵ نییە و ئێمە مەجبوریشین بەردەوام بین بەڕاستی ئێمە لە کاری فەلاحەتی خۆمان ناوەستین. ینی سیرەکەی ئێمە بەیانی لە مانگی 12 ئامادەکاریمان کردووە بۆ ئەم کێڵگەیە هاتوینەتە ئەم کێڵگەیە کێڵاومانە لایلۆنمان داخستووە ئامادەکاریمان بۆ گرتووە عەرزەکەمان گرتووە بە ئیجار لە 23 بەولاوە ئێمە دەستمان کردووە بە لایلۆن و داخستن و ئامادەکاری هەتا گەشتوینەتە ئەم مەرحەلەیە کە گەشتوی هاتوینەتە ئەم مەرحەلە تا ئێستەکانش ئەمە بەرووبوومەکەمانە سێری ئەم ڕستقە جوانە ماشەڵڵا زۆر جوانە سەیریکە ئەمە سەیرەکەی 100 دینارەکە بڕوا ئەەکەی بە بەقاڵم وتووە وەرە حەزەکەی بەقاڵی بیخۆ وەرە بیخوا بە بەقاڵم وتووە وەرە کاکە پارەی کرێکارەکەشت بۆ ئەدەم یەم بە پیکابەکەی خۆشمەوە ئەیهێنمە دوکانەکەتەوە بەس وەرە لە کۆڵم کارەوە
ینی ینی بە بەلاشی بە بەلاش ئەرە خواگەدارە بە بەلاش بە خەڵکم وتو کاکە بەکرێکارم و تۆ کرێکار ڕۆژێک 15,000 هەیە پێم وتووە وەرە کاکە ینی ئەوەی کە بۆ من جێی پرسیارە بەڵێ ماشەڵاوە ناسکە گوڵەکەی لێ بۆ ئارەوەڵە ئەوەی بۆ من جێگەی پرسیارە ینی ئەم کولەکەی تۆ بە بەلاژەی دەی بۆ بەقاڵ بەڵێ بەڵام هەر ئەو بەقاڵە بە کەسێکی تر بە منێکی هاوڵاتی چوزانە بە هەر کەسێکە ئەچێ بە چیلۆ کولەکە کڕێ بەکەمتر لە 1000 دینار پێی نافرۆشێ مەگەر کولەکە زۆر هەرزان بێ بە 500 دینار بیداتێ ئاخر ئەم جیاوازێ زۆرە 50 دینار بۆ 500 دینارێ 50 دینار بۆ 1000 ئەوە کەوێتەوە سەر ویژدانی بەقاڵەکان بڕوا بکە ئەمە لە بەردرگا سەوام کەوتم کولەکە بەچەنەوەتی بە 1000 دینار وتم کاکە ویژدانت بێ ویژدان من خۆم کولەکەم هەیە باشە ئێمە بە 100 دینار لە ئەلوا لێم وەرەگرێ تو بۆ ئەیدەی بە 100 دینار کیلۆی 900 دیناری ئەخەیتە سەر ینی ئێمە هەموو شتێ هەرڵێن حکومەت کاکە خۆشمان وڵی ویژدانەکەمان کۆمەڵێ بەقاڵی تایە بەڕاستی هەلەکەی خۆستۆتەوە باش ئەمە ڕێگەی سەرەکەم باش ئەمە ڕێگەی بەرەمێنانەکەی تەندروستە ینی ئەمە ڕێگەیەکی تەندروست لە ڕووی دەرمان و ئەو شتانەوە خوا ئاگادارە ئەوەی کە نەیدەم بە ماڵ و مناڵی خۆم و ماڵ و مناڵی نەخۆین نایدەم بە مناڵی هیچ کەسێک چکە مناڵی خەڵکیش ئینسانە و فەقیرە و بەڕاستی ئەمە زۆر تەندروستە ئێمە هیچ مەوادێکی نادەینێ ئەمەوەتە بە بەرچاوت و حەزیەکە ئەسەکانە لە جادی کولەکەی دە کولەکە ئەخۆم زۆرە بەخوای گەورە بەیانیان دێم کولەکە ئاخۆم یعنی شتێکی زۆر تەندروستە هیچ ئیشکالێکی تیانی و ئەگەر خراپێ چۆن نەیدێن ئەم دۆخە بەم شێوەی ئێستا بەردەوام بێ ئێوە هەر وەڵاسەرم کاری کشت و کاڵ و فەلاحەتی بەردەوامە بن وەڵی ئێمە مەجبوری هەموو ساڵێت مەجبورین بەردەوام بین ئەی چی بکەین ینی ئیش و کار و معیشتمان لەسەر ئەمەیە بەڕاستی یعنی ئەمە بە خۆمان و ماڵ و مناڵ ئێمە هەموو ڕۆژێت 150 بۆ 200,000 کرێکار بەس کرێکارە دەم بە 670,000 بۆمە با بۆ سلێمانی کیلۆی 100 دینار ئەگەر تەنێکیش لێ بکەمەوە بای 100,000 آخر من ئەم 100,000 خۆم 150 بۆ 200,000 داوە بە کرێکار ئێوە یاوانی ئەبێ پارە چی لێ بکەم ینی پێشمان ئەوە یەک دوو بەرمان لێ فڕێدا بەڕاستی کەسیش نەبوو و هیچیشی نەکرد 50 ناریەکەت ئێمە ئێتە ویژانەکەم ئەوتمە قەیناکە با هەربی خەینە بازار ئەمە بەشکە مەگەر لە کامێرەکەمەوە بە خەڵک بڵێ وەرن بەگردنا وەڵاهی داوا لە خەڵگەکەم داوا لە ڕێبوارەکەم داوا ئەوەی کە لێرەوە بڕوا گردنی خۆش و ئازابێ بۆ ماڵ و ئەیباتەوە بۆ دراوسێ ئەیباتەوە بۆ فرۆشتن ئەیباتەوە بەس بێ لە کۆڵم خاتەوە بەس بێ لە کۆڵم خاتەوە هۆکارە زۆر سەرەکیەکان چییە کە بەرهەمەکانی ئێوە قیمەتینی یاخۆت بۆ نمونە نرخی ڕاستەقینی خۆی ناکە یعنی هەچۆن باز لە دەردەدڵی فەلاحکە هێشتا کەمە چونکە بۆ فەلاح ڕەنجێکی زۆر ئەکێشێ هەتا ئەم بەرهەمە جوانە یێنێتە ناو بەرهەمێکی فول خۆماڵی فول کوالێت ماشەڵڵا تەماتێکی زۆر جوان ئەگەر ئاوا سرنجی بدەن ماشەڵات شتێکی ئەمەکەی پێگا ئەمە تقریبان دە ڕۆژی تر ئەو پر ناگاتە دەڕۆژ هەندێکی پێگەی و هەندێکی وا تازانم هەمووشی سروشتی فول سروشتی ئەمە بەڕێگەیەکی تەندروست کراوە پێشا خۆمان ئەیخۆین ئایلێ خۆمانی خوا اینجا بۆ بەر هەر هاوڵاتێک بەریەکەوێت اینجا ئێمە شتێکمان هەیە بەو ناوەی بازارچەیەکی بەقوتمان نییە بەڵێ ئێمە ئەبێ حکوومەت هاوکار بێت لەم ئیشا ئەتوانی لە شارە زورەوە سێو هەناردەی ئەمریکا بکەیت ئەتوانی هەناردەی ئەمریکا بکەیت ئەتوانی احتیادیە چونکە هەموو شتێک لە بەردەسای زۆر بە ئاسانیش ئەم نیشانەکرێ بەڵام کە ناکرێ بۆ ئێستێمە دڵمان خۆشە ڕەنگە هەندێ بەرهەممان بە براند کرابێ ئەوە دەستخۆشی لە حکوومەتی لێ مەکەین لەگەڵ وەزیری کوشت و کاڵ کە بازارچێکیان دۆزێتەوە بۆ پەتاتە و بۆ هەندێ شتی تر مەحسوولی تر وەک هەنگوین وەک هەنار کە ڕۆیشتە دەرەوە ئەمە فەلاح دڵی پێخۆشە تا ئاسێک لە بازارەکەمە بێتەوە ئەوەیشی کە ئەمێنێتەوە لە بازار پارەکە ڕەنگە ئێستا بچین ناو حەقلەکان بە 500 دۆنم بە 600 دۆنم بە نزیک بابڵن ڕەنگە 1000 دۆنمیش پیاز کەوتووە هیچی نایڕنێت و هیچی هەڵی ناکەنێ و پارێکی لە کارەکەش دەرناکە 150 دینارە پیازێکێکە لەو بەرهەمانەی کە خواستێکی زۆری لەسرە بە بەردەوامی ینی لام سەیرەوە پیازەکە بەجێڵن لەسەر ئەمە حەقلێکمانە تقریبان 100 متر دوورە لێمان و بەڵێ کرێکارەکان وازیان لێنە لەبەرەوە پارەی ئەو کرێکارە کە 15,000 تاقە ئیشەکە 10,000 دەرێنێت تۆ 5,000 لە باخەڵی خۆتی بدێ بە کرێکارە باشە کاکە تۆ وەرە ینی ئەگەر 100 دینار 150 دینارشکە یعنی یەک تەن پیاز بەرامبەرە بە 150,000 دینار ئێمە لێرەوە سارێک بە 6,000 دەستێمانی باشە دەکرێ کاریگەرەکە ئەمە 150,000 شەستیش کرێ سارە ئەمە 210,000 بێجگە لە نان خواردنەکەی بێجگە لەو بابەتانە ئێمە بیریشت نەچێ 1 کیلۆ پیازی شیرین 110,000 دیناری پێدری هەتا دوو وەرق لە نێو ئەم چێلگە جوانەی کە تایدا کولەکەی تاچێنراوە لەگەڵ خاوەنی شێلگەکە قسەم کرد پێشتر باسی لەوە کردکە
بەداخەوە بای ئەرک و ماندووبوونەکەی ناتوانێت بەرهەمەکەی بێرێتە بازار و بیفرۆشێم کولەکە جوانی کە لەبەر دەستی منایەوەی بینن کە بەڕاستی بەرهەمێکی سروشتی بەڕێگایەکی سروشتی هاتوۆتە بەرهەم بێ دەرمان بێ هیچ مادەیەکی زیان بەخش لە بازاردا پارە ناکە. من لێرەوە دەمەوێت پامێکی گرنگ بۆ خاتوو بێگەر تاالبانی وەزیری کشتتوکاڵی حکوومەت یاریمی کوردستان بنێرم کە خەمێکی جددی لەم بابەتە بخوا نەکار بە تەنها بۆ ئەمساڵ. خەمی جوتیار بۆتە خەمێکی درێژخایەن کە هەر ڕۆژێک کە دەست دەکات بە چاندنی بەروبوومێک خەمی کۆتایەکەیەتی کە ئاخۆ لە بازاردا نرخی بەرهەمەکەی چەندە. بەڕاستی ئەم کولەکە جوانە شایان بەوە نییە جوتیارەکە لێرە لە بەردەم شاشەی کورسات نیوز بڵێ هەر کەسێک دێت بابێت بە خۆڕایی بۆ خۆی بەرە بەس لە کۆڵمی بکاتەوە. ئەمە خەمێکی قوڵە بۆ هەمومان. هیوادارین کە هەرچی زوو ئەم بابەتە چارەسەر بکرێەوە جوتیاران بەشخوراو نەبن مافخوراو نەبن ئەم بەرهەمە جوانی کە بەدەستی منەوەیە قیمەتی ڕاستەقینی خۆی بکات لە بازارەکانی هەرێمی کوردستاندا. باشە کاک محەممەد بەرهەمێک کە قەدەغاکرێ بۆ نە بە پڕیار دێت بۆیەوە بنمونە ئێستا ڕێگە بەهاتنی بەرهەمی کولەکە نادرێ کاتێک کە ئەم بەرهەمە قەدەغاکرێ سەر وەختێک کە لە دیوی ئێرانەوە بۆ نە پابندی بۆڕارەکە نابن نەگریمانەیە کە کەسێکە بازرگانێکە ئەم بەرهەمایانێک کاتێک کە قەدەغی ئێوە ئەیگیهڕنەوە یان لای خۆتان لێرە لە مەرزەکە دەستی بەسەراگرن چۆنە میکانیزمەکە؟ میکانیزمەکەەوەی ئێمە کە ئەو هامانجیمان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانەکە و ڕۆژمێرەمان پێگات لەگەڵ بەڕێوبەری دەواازەکە بەشی کۆماری ئیسلامی ئێران تەنسیقێکی باشمان هەیە بەڕاستی ئاگاداریانەکەینەوە کە ئەم بەرهەمانە قەدەغەیە کە ئاگادارکرانەوە بە قەدەغەکردنی ئەو بەرهەمانە ئەوانیش ناتوانن بەڕێکەن و بێت داخلی هەرێمی کوردستان بێت لەبەرەوە ئێمە تەنسیقی پێشوەختەمان هەیە لەگەڵیانە بۆ ئیجراتانەی کە لە لای ئێمەدا کرێت. ئەمە پرسیارێکە حەزەکەم زۆر بەڕاشکایی وەڵامم بیتوانی هیچ بواری مسامەحە و هاوکاری بۆ کەس تێدایە ئەنی ڕەنگە خەڵکێک پرسیار بێ لایەن گلەیی بیان ئەکرێ بە جۆرێک بڵم ئەم قسە و دەنگۆیانە شەبێک کە بڵم ڕەنگە هاوکاری خەڵک کرابێ لەوەی بەرهەمێک کاتی قەدەغەیەتی داخڵ بوو بێ یان بە جۆرێکی دیکە نازانم بە کۆمەڵێک ڕێگای جیاواز بازەکرێت کە حەز ناکەم بۆ نمونە زۆر بڕۆمەوە دەکارێەوە بۆ توی بەجێڵم کە ئێوە بەڕاستی بە بڕیارەکان کارەکەنانی هاوکاریتان بۆ کەس نییە جگە لە چوارچەوەی بڕیارەکانتان؟ بڵێ وەکو لە بیداەتی قسەکانە پێم وتیت کە ئەو بڕیارە لە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستانەوە دەگا بە بەڕێوەبەتی گشتیەکانی خۆیان و هەروەها بە بەڕێوەبەتی گشتی گومرگ تعلیمات کە داوەزی وەکو بە بەڕێستم وت کە لە کۆدەکە نەما یانیکی گومرگ کاری بۆ ناکە کە گومرگ کاری بۆ نەکە ئەتوان خۆتا بچنە سەر خاڵی سەفر یەکەم ئیجراعات کە ئەکرێ بۆ هەموو بارێکی بازرگانی گومرگە بەڕاستی ئەوان خاڵی یەکەمن کە ئەو کۆدی بۆ نەکە بە هیچ شێوەیەک نەدەسەڵاتی هیچ کەسێکی تیانە کە مسامەحە بێ یان ئەوە بتوانین کارێکی وا بکرێت کە ئەو بارە داخلی هەرێمی کوردستان بکرێت ئەوش بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆی. وەک ئاماژەت پێدا پێشتر لە قسەکانت کە قەدەغا خەنە سەر کۆمەڵێک بەروبووم بەڵام بەداخەوە کاریگەری پێویست دروست ناکات لەسەر بازاری بەرهەمە کشتتوکاڵیە خۆماڵیەکان بۆچی بۆ پێی کە جوتیاران بەدەستکەمی نرخ و بەهای بەرهەمەکانیانەوە دەڵانیان هەندێک لە بەرهەمەکانیان بەهاکەی گەیشتۆتە خاڵی سفریانی هەر بۆیان نابێ بە پارە لە بازارە کەس لیان ناکڕێ. ئەمە بۆ ئەم هۆکارە چی ینی چی لە پشتیەوەیە کە بەرهەمی خۆماڵی هێندە بێ بەها بێ؟ خۆی ڕاستەکەی ئەتوانم بڵم خەڵێکی ئیجابی هەیە لەم بابەتە ئەوەیە کە ئێمە دوو سەبەتی خۆراکیمان هەیە سەبەتی خۆراکی بازیان و سەبەتی خۆراکی پێنجوێن ئەم دوو سەبەتە خۆراکیە زۆربەی زۆری بەروبوومە سەوزەمەنیەکان لە سنووری پارێزگای سلێمانی لێ بەرهەم ئەهێنرێت و ئەم دوو شوێن ئەم دوو ناوچەیە ساڵانە بەرهەمێکی زۆریان هەیە کە لە پێویستی خۆمان زیاترە. ئەمەوەی کردووە کە کات تا ڕادەیەک خاڵە سلویەکی لێرانەیە ئەوەیە کە نرخی بڵێ ئەو بەروبوومانە دابەبازێت و ئێمە بەدەلەوە هەندێک جار براجوتیارەکان بە ئامانجی ئەوەی لەبەروی کە هەندێک لە بەروبوومەکان زووتر یەتە دەست و زووتر بەرهەم ئەهێنرێت و ئەتوانن چەند جارێک بەرهەمی لێبێن لە ساڵەکە و بیخەنە بازارەوانی ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کەەوە نرخدا بەزێ بە تایبەتی ئێمە عادەتەن نرخی خەیار و نرخی تەماتە لەبەروی ئەم دوو بەروبوومە جوتیاران زۆر بە شێوەیەکی گشتی بەڕوبەری زۆر فراوان ئیشی تیاکەن و بەرهەمە ئیهێنن ئەمە هۆکارێکە بۆی کە بە تایبەتی ئەو دوو بەرهەمە زۆر لە بازارە نرخیان دابازێ بەڵام ئێمە
وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو هەماهەنگی کردووە لەگەڵ حکوومەتی عراقیە بۆی کاوە بتوانین ئێمە ئەو بەروبوومانەی کە لە خۆمان زیاتر بێ لە پێویستی بەکارهێنانی ناوخۆی خۆمان زیاتر بێت بتوانین ئێمە لە ناوەڕاست و باشووری عراق ساقیکەینەوە هەروە یاداشی لێتە گەیشتمانەیە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عراقیە کە لە کاتی بەرەمێنانی بەروبوومە کشتتوکاڵەکانە لە سنووری هەرێمی کوردستان ئەوان زۆر ڕێگە نەکەنەوانێ بۆ بەروبوومانە لە بەرەوەی ئێمە وتمانە بازاری عراق یەک بازارە چه هەرێمی کوردستان بێ یاخود چه ناوەڕاست بێت و هەر بۆ پاڵپشتی ئەو قسەیە ئێمە لەو کاتانی کە بەربوومی بڵین ناوچەکانی بەسرا و پێنجوێن پێگات لەو کاتانەش ئێمە پاڵپشتیان نەکەین و هەموو ئەو بەروبوومانیان لەوێوانەیە لە بازارەکانی هەرێمی کوردستانە ساقەکرێتەوەی لەو کاتانەش ئێمە هەر باشە خێنە سەر بەڵین بەر هەندێک لە بەربوومە کشتتوکاڵەکانمان کە لێ بەرەمەهێنرێت بە ئامانجی ئەوەی کە ئەوانیش لە کاتی بەرەمێنانی بەربوومەکانی ئێمە ئەوانش بە هەمان شێوە پاڵپشتی جوتیارانی ئێمە بکەن. ئێرە خاڵی سفری دەواازەی نێودەوڵەتی باشماخە واتە لە پشتی ئێمەوە یەکەم خاڵی کۆماری ئیسلامی ئێران دەست پێیە کا پێم خۆش بوو بە خێرایی لێڕا گفتوگویەکی کورد لەگەڵ کاکشێرکۆوە دکتۆر بەهێز بکەم کە هەرێکێکیان لە پرساوەتییان هەیە لە دەواازە سنوورەکە کاکشێرکۆ کە جێگری بەڕێوبەری گومرگەوە دکتۆر بەهێز بەڕێوبەری کەرینتنی کشتتوکاڵیە هەندێک پرسیار بکەم سەبارەت بۆ بەرەمە کشتتوکاڵانی کە ئێستا لە وەرزی قەدەغەیان کاکشێرکۆ دکتۆر بەهێز سپاس بۆم دەرفەتە کاکشێرکۆ بە کورتی پێم بڵێ ئێستا لە سەروەختی جێبەجێکردنی ڕۆژمێری کشتتوکاڵیدان بە بینەرەکانە بڵێ ڕۆژمێرەکە چییە و چۆن جێبەجێ دەکەن؟ خۆی ساڵانە لە مانگی چوارە ڕۆژنامەی زەراعەکە دەرەچێت لە وەزارەتی کشتتوکاڵەوە ئەدرێ بە وەزارەتی دارایی لە ڕێی بەڕێبەراتی گشتی گومرگەوە بەدەستمانەکە بەڵام لە بەڕێبەراتی گشتی گومرگ ئێستا وەکو ئەزانن هەموو گومرگەکان بە سیستەمێکی ئەلکتۆرین بێکەوە بەسراوە لەوێ ئیشی لەسەرەکرێت یەکەم جار لە گشتی گومرگیشی لەسەرەکرێت ئەو بابەتانەی کە هەر چوار فەسلەکە قەدەغێ بۆ نمونە چوار مادەی تایە ساڵانە لە هەر چوار وەرزەکە قەدەغەیە لە سیستەمی گومرگە کۆدەکەی ڕاگیرێ یانی ئەو چوار مادەیە بڵێن بۆ نمونە پەتاتەیە بابەتە گەڵادارەکان وەک کەلەر و قەرنابیت و قارچکە ئەمە هەموو فاصلێ قەدەغێ ئەم ئەو چوار بەهاتنی نادێ کەسیش ناکەن بە هیچ شێوەک ئەم کۆدانە ڕاگیرێ بەڵێ یعنی لە سیستەم ئەلکترۆنیەکە سوورەکرێ بەڵێ یعنی هەج بابەتێکی ئەو ئازی ئەوەی بیتێت کەس ناتوانێت کاری گومرگی بۆکە ڕاگیراوە لە مەرزە ئێستاەوەی کە ڕاگیرا و چوار مادێر ڕاگیراوەی کە ئەوانی کە بە کاتی ڕاگیراوەی ئەوەی کە بۆ پارینی مەجموعەیەک بابەتی کە هەیە لە ڕۆژنامەکە هەیە هین یەخرێتە سەر پاراستنی بەرهەمی ناوخۆ بەڵێ یعنی جوتیارەکانی خۆمان مدەکانی تا دیاری کراوە لە کشتتوکاڵ دیاری کردووە لە بۆ نمونە لە 15 چوارەوە مەجموعەیەک بابەت هەیە قەدەغاکرێ بەڵێ ئەم لە سیستەمەکە هین یەخرێتە سەر حیمای منتیجێ گومرگی زیای یەخرێتە سەر یعنی تایەتی تا تەنیا 150,000 دینارە چێتە سەری بۆی پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکە و جوتیارەکانی خۆمان زەرمەند نەبن لە ڕووی باشە دکتۆر بەهێز ئێوە لە بەشی کەرنتینە چاودێری ئەو بەرهەمانەکەن کە دێن و ڕێگە بەهاتنیان درێ بۆ هەرێمی کوردستان لە ڕووی چاودێریەکانتانەوە لە چه ئاستێکدانەوە بەڕاستی هەندێک مادە هەیە کە زیان بەخشن و بەروبوومی کشتتوکاڵین بەڵام ڕێگە بەهاتنیان نادرێ ئێوە چۆن ڕێگە بەوادن کە داخلی هەرێمی کوردستان نەبێ و ئەگەر ئامارێکت لا بێ ژمارەیەکت لا بێ پێم بڵێ کە کاروبارەکانتان چۆنە چینە و بەرەمانی کە جێڕاوتانەتەوە ڕێگە بە داخڵبوونی نایە ئەو بەرهەمانە بریتین کە لە سێ حاڵەتە حاڵەتی یەکەم بڵین ئەوەی کە بە موواقەتەن باجێچێتە سەریەوە ئەوەی کە بە هەمیشەیی مەمنوع بۆ نمونە بەرومەگەڵایەکان بۆ نمونە قارچێک و پەتاتەی خۆراک و پەتاتەی پیشەسازی و هەنێک بەرهەمی تریشەیە کە بە درێژایی ساڵ قەدەغەیەوەکو خۆرما لەبەرەوە لە یاساکە ئاماژەی پیاوە ئێمەش کە ئەو بابەتانە چێتە بواری جێبەجێکردنەوە تەوان ئێمەش تەنسیقمان لەگەڵ لایانی خۆمانەوە ئەو بەرهەمانەی کەیەت ئەوەی کە پشکنینی فیزایی بۆکرێت لە سا 50 هەنێک بەرهەمی تریش هەیە ئەچێتە بابەتی مختبەریەوەکە پشکنین تاقیگەی بۆکرێت بۆ نمونە بڵێن پەتاتە لەگەڵ شووتی و لەگەڵ فاسۆلیای تەڕ و هەنێک بابەتی تر هەیە کە لە بەرنامەیە لە ئایندەکانی نزیکا کە بە تاواتی لە ساینسە پشکنین تاقیگەی بۆ بکرێت ئەیش چاوەڕانی لایانی پەیوەندیدارین کە بەرنامەیەکی تێروتەسەلی بۆ دابنرێن میکانیزمێک لەگەڵ هەموو مەرزەکانە کە پشکنێکی تاقیگەی مۆدرنی بۆ دامدرێت لە دوای فاسی فیزایی کەرنتینی کشتتوکاڵیەوە بە باوەڕی تۆ ینی چارەسەر چییە بۆ ئەم قەیرانی ڕووی لە کەرتی کشتتوکاڵ کردویانی بەڕاستی
وەکو پێشتی ژاماژەم پێدا ئێمە پێویستمان بەم بەرهەمانەیە بۆ ژیانی ڕۆژانی خۆمان ینی ناکرێت بۆ نمونە بێ بەرهەمی خۆماڵی بین و ئەگەر نرخەکەشی بەم شێوەیە بێ بەڕاستی جوتیار بێ ئومێدە چارەسەری بنەڕەتی چییە بۆ ئەم بابەتە؟ والله چارەسەری بنەڕەتی لە دەستی حکوومەتە ئەبێ منفەزێ بدۆزێتەوە دوای ئەوە ڕێگە چارێک لە ڕێگەی وەزارەتی کوشت و کاڵەوە کە هەمەهانگی لەگەڵ فەلاحەکانە بکرێ بۆ کردنی جۆری ڕستەکان یعنی ناکرێت هەر منتیقەیەک و هەستێ بەسەلەم پیازێکی زۆر بکە کوولەکەیەکی زۆر بکە خیارێکی زۆر بکە تەماتەیەکی زۆر بکە پێم وابێ ئەبێ وەزارەتی کوشت و کاڵ وەکو جەدۆلێک دابنێ بۆ کردنی ئەم ڕستقانە کاتێک کە بازاڕیش خواستی لەسەر بوو شەرمی لە کەسمان نییە بەڵام ئەم ڕۆکە لەو ڕۆژەوەی هەتا وەکو چەند ڕۆژی پێشوو کە ڕستی خوار و جنوب بوو ئێران بوو هەموو ڕستێ پارەیە کرد بەڵام ئەم ڕۆکە ڕستی خۆمان پێگەیەوە پارە ناکە باشەوە ساڵانە ناتوانن ینی خوێندنەوەی خۆتان بە جوتیارەکان بڵێن کە بۆ نمونە چی پێویستی بازاڕە ینی چی تەڵەبی خەڵکە بۆی ئەو ساڵە ئەو بەرهەمە بچێنێ بۆ نابەرە وەڵا خۆی زۆربەی فەلاحەکانیش بۆ خۆیان شارەزان یعنیەوە نەبێ ئەو فەلاحانە ئیشی ڕۆژێک و دوانیان بێ ئیشی چەند ساڵیانە هیانە پیر بۆتیایە بەڵامی تر ئەم ساڵ بەڕاستیەکەی پێم وابێ لایانی ئابووری هەرێمی کوردستان بە چەشنێکە کە ئەم کارە ساتەی خوڵقاندووە بەڕاستی من پێم وایە ئەگەر بۆ چەشنە پارەنەکە لەوەیە فەلاح لە چەند مانگی ئایندەیە ئەوەی کە بیوێ زەرعات بکە زەرعات نەکە من بۆ خۆم چەند فەلاحێک پرسیارم لێ کردوون یعنی کولفەیەکی زۆر هەیە مەسەلەن 10 هێکتار 20 دۆنم ئەرزی کردەوە بە تەماتە یا بە کوولەکە یا بە خەیار یا بە ترۆزی پارێکی زۆری سەرف کردووە ئەگەر 10 ملیۆن دیناری سەرف کردووە 2 ملیۆن دیناری نەگرتوتەوە یعنی کابرای فەلاح 8 ملیۆن دینار لە زەرەرایە ئەمەی بەدەستی منەوەی لای هەمووتان ئاشکرایە کە ئەمە بەرهەمی پیازە بەداخەوە پیازێکی خراپ بوو بۆچی خراپ بووە حەزەکەم ئەوتان بۆ ڕوون بکەمەوە دیارە خاوەنی ئەم کێڵگەیە نەیویست قسەمان بۆ بکاوە پێی خۆش نەبوو بۆی حەزم کرد خۆم لە ناو کێڵگەکەی ئەوە ڕوونکردنەوەیەکتان بەمێ سەبارەت بەمە باسی لەوە کرد لەبەرەوەی پیازەکەیان پارە ناکا لەبەرەوەی لە بازاڕە ساغ نابێتەوە تااقەتی کۆکردنەوەشیان نەماوە ئەم کرێکارە بەڕێزانی لە پشتی منەوە کارەکەن و ماندووە بن بە کۆکردنەوەی ئەم بەرهەمەوە فرۆشتنی پیازەکە ئەوەی کە لە پیازەکە دەستیانەکەوێت ناکاتە ماندووبوونی کرێ و کرێکارانی کە لێرە کارەکەن ئەنی پێش من هەر بۆ دڵنیایی تەلەفۆنی لەگەڵ کەسێک لەوانە کرد کە لە ئالوێ سلێمانی کارەکەن ئامادە نەبوو پیازەکەی لێوەربگرێ لە بەردەم قاتەعەکەیە بۆی دابنێ تاوەکو مشتریەکە بێت لێی بکڕێ و ئەم زەوی من لێی وەستاوم ساڵی پار و پێشتر ساڵانی ڕابردوو بەرهەمی دانەوێڵەیان تیاچواندوە ئەنی گەنم و هاوشێوەکانی دیکەی لەبەرەوەی گەنمیش دۆخەکەی باش نییە و نرخەکەی باش نییە و ڕێژێکی کەمیان لێوەرەگیرێ ساڵانە بە ئومێدیەوەی دەستکەوتێکی باشتریان هەبێم ساڵ بڕیاریاندا بوو کە زەوەکان بکەن بەم پیازی کە بەدەستی منەوەیە بەداخەوە ئەمەش چارەنووسی پیازەکەیەکە نازانم بڵم چلوی 100 دینارەکە 200 دینارەکە وەگامەژەم پێدا کە خاوەنی قاتعەکە ئامادەنێ لێ وەربگرێت لە بەردەم قاتعەکەی بۆی داینی ئەگەر کەسێک ویستی بە هەر نرخێک بێ لێ بکڕێ بۆیە ئەمە زۆر جێگەی نیگەرانیە ئەمە ینی مافی جوتیارەکە بە فیڕۆ ئەڕوا هیلاکی ماندووبوونەکەیانە بەزای ئەڕوا مێدەوارین ئەم دیمەنانەوەکو خۆی بگاتە شوێنی خۆی و چارەسەری بە پەلە بۆ ئەم دۆخە خراپونا لە باریکەرتی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستان بدۆزرێتەوە کاک خەسرەوێنی هەموو شتێک چارەسەری هەیە بۆ دڵنیاشم کە ئێوە بەپی ئەزمموی شەکەتان زانن کە چارەسەر چیە بۆ ئەوی کە بەرهەمەکانتان بازاڕێکی باشی هەبێ خواستی زۆر لەسەر بێ ئەبێ چی بکرێ بۆی ئەوەی جوتیار بەڕاستی بەشخوراو نەبێت من بە دڵنیایەوە ئەڵێم جوتیاری ئێمە زۆر لەوە زیرەکترە لە جوتیارەکانی هەموو عالم زیرەکترە چونکە بیرمان نەچێت سیانزەهەمین جوتیار زیرەکترین جوتیاری سەر زەوی لە هەرێمی کوردستانە ئەوش بەڕست کاشێخ جەمالە ئێمە جوتیاری زیرەکمان زۆرە ئێمە ئەتوانین بەرهەمەکانی خۆیان بە براند بکەین بە براندێکی جوانیان بۆ بکەین یعنی شتێکیان بۆ بکەین کە خواستێکی ێژگار گەورەی لەسەر بێ بەڵام ئەمە بە جوتیارێکی دەستقلی شاوی ماندوو ناکرێت ئەمە ئەکرێ حکوومەت هاوکار بێ لەما دەستی کۆمپانیەکان بگرێ و بڵێ وەرە هاوکاری تەکەم ئەم ڕستقە بەرە دەرێ چۆن وەک ئێستا ئیشی کردووە بۆ پەتاتە و هەنار و هەنگوین ئیشیشکا بۆ بەرهەمانێک ئێمە بتوانین لەسەری ئیش بکەین بۆ ئەوی بە براندێکی باشی بۆ بکەین ئەو شتە بێنین کە لە خاک و ئاوەکەی ئێمە ئەگونجێ بۆی ئێمە براندێکی باشی بۆ بکەین چۆن وەک هەنارکردمان وەک پەتاتە کردمان وەک با بڵێن ئێستا وەک پیاز کردمان وەک هەر شتێکی تر جوتیاری ئێمە زۆر لەوە زیرەکترە سێگە بوو جاران نازانم تا چەند واقعی بۆیان و برنجی دەشتی شارە زۆر تەختیە مشەقی و سەدەکانەی
ئەم قسەیە لە خۆی نەکراوە دیارە ئەم خاک و ئەم دەستە جوانە زۆر بەپیتە بۆ هەموو بەرهەمێ ئەوەمان بیر نەشوێت دەشتی شارە زۆر دووهەم بە پیترین دەشتە لە هەموو دنیا لە هەموو سەرگۆی زەویشە بڵ دووهەم بە پیترین خاکە لەسەر هەموو دنیا باشە بەڵام بەداخەوە ئەڵێم کە کەرتی کوشتتوکاڵی ئێمە لە داڕمانە دەستە خۆش بێ باشە ئەمایان بەداخەوەڵێن چونکە ئەبێت لەم کاتە حکوومەت هێرێمی کوردستان دەستگیرۆی جوتیارکە چونکە ئێمە بینیمان دە و تاتە خاڵی سفر بەڵام کوشتتوکاڵمان هەیە حکوومەت دەستی جوتیار بگرێ بۆی میلەتەکەی نەفەوتی ئەوە ئەساسی ئیشی ئەمە بەرهەمێکی باش ئێمە سەلامەتی ینی کەسە هاونیشتیمانەکانی خۆمان خۆشەوێت لە خۆمانەوە هەتا هەر هاونیشتیمانێکی لە زاخۆ تا خانەکەین کە هەمان و لە هەموو عێراقیشە دکتۆرێ بەڕێز گوێم لێ بوو ئەڵێ تەماتە کرمۆڵاویەکەی خۆم ترۆزیە کرمۆڵاوی خۆم لە ئەوەی لە دەروێت کە زۆر جوان و ڕێک و پێکە باشترە چونکە ئەزانم ئەو بەرهەمەی خۆم ینی کەمترین مادەی خراپی پێدراوە لە دوایەوەی کە قەدەغە تەواوی وەنونە کاتێکیش کە دەرگا بەسەر ڕووی ئەم بەرهەمانە کرێتەوە بۆ کۆنتترۆلکردنی بازار ینی سنوورێکیان ڕێژەیەکێ بۆ هاوردەی ئەم بەرهەمانە ینی بۆی کە بەڕاستی تۆ هەندێک جار بەرهەمی ناوخۆ پێویستی خەڵک پڕ ناکاتەوە بەڵام ناشکرێ بەرهەمە هاوردەکە هێندە زۆر بێ خەڵک بواری نەبێ بۆی بەرهەمە ناوخۆیەکە بەکڕیان بازارەکە بۆ بەرهەمی هاوردە کۆنتترۆل بێنی ئەم ڕێنمایی هەیە بۆ ئەوانش کە ڕژەیەکی دیاریکرااو بێن بەنیسبەت داخڵبوون دوای ئەوەی کاکرێتەوە ڕۆژژمێری زراعەکە کە تەواو بێ نەخێر هیچ هینێک نییە ینی هیچ ستانداردێ نییە بڵین تۆ ئەوە نەبارەتوانی داخڵ بکەی و لە هەموو دنیاشە عەرز و تەڵەبە مەسەلەی بازرگانی بازرگانەکە زەرر لە خۆی نایە ئەوە نەبێنێ کە لە دوجارە بێتە هۆی خراپبوونی بە پێی پێویستی خۆی داوایەکەەوە چێتە ئالۆکانی سلێمانی بۆ ئەوەی کە بفرۆشر بە هەوڵات هەرچەند کەمێکیش دوورەکەمەوە لە بابەتەکە بەڵام حەزەکەم دەرفەتەکە بقۆزمە بۆی کە بپرسم سەبارەت بەوەی کە کوالڵەتی کۆنتترۆل زۆر گرنگە لە خاڵە سنووریەکان لە دەواازە نێودەوڵەتەکان بۆ هەموو بابەتێک نەک بەتەنها بۆ بەرون شوکاڵی جەنابەت بەڕێوەبەری ئەم دەواازە نێودەوڵەتی ینی لە ئاستی کوالیتی کۆنتترۆڵە گەشتونە چ دۆخێک وە بۆ پێوەرە زانستیە جیهانیانە کارەکەن کە لە دنیای کاری پێکرێ بڵێ ئێمە لێرە تاقیگەیەکمان هەیە تاقیگەی ڕزگا و شادی هەیە لە ئاستی وڵاتانی دنیا باوەڕ پێکرا ئایزۆی ئەمریکی هەیە یەکێکە لەو تاقیگانی کە زۆربەی ئەو ئەجیزانی کەیانە پێشکەوتوترینە لە ئاسی دنیا بەڕاستی لەبەرەوە لەگەڵەوە شاکارمەندانی کوالیتی کۆنتترۆل کە کاک دکتۆر سەلاح سەرپەرشتیانەکە هەموو بابەتێک کە قابلی ئەوە نەبێت کە بەکار بهێنرێیان بۆ خواردنیان بۆ بەکارهێنانی پێداویستی هاوڵاتی بە هیچ شێوەیەک ڕێگەی پێ نادرێ و ئێمە دوو ڕێگەت چارەمان بۆ بازرگانەکە داناوە یان ئەوە تا ئەبێ ئەو کاڵایە بگەڕێتەوە یان ئەوە تا تەلەفەکرێ و ئێمە لێرە دەسی بەسەراگیرێ و تەلەفەکرێ و ئەتوانە ئامارەش لە تاقیگە وەربگرنیان لە برادرانی گومرگ لێرە کە تەواجودیان هەیە کە بە چەندین تەن ئێمە ماگانە لە ناوە برێیان ئەوە تا بازرگانەکە سەرپشکەکرێ بۆی کە بیگەڕێنێتەوە بۆ وڵاتی سەرچاوە لەبەرەوەی جراتانی کاکرێت لێرێ من بەڕاستی وەکو پێومەتی باشترین تاقیگەمانەیە لە ئاستی هەرێمی کوردستان و عێراقات دوای سەردانێکی شیان بکەن و بە سەرپەرشتی کاک دکتۆر سەلاح کە وەکو نوێنەری حکوومەتە لێرە تەواجودی هەیە خۆی سەرپەرشتی ئەو شاناکرد. بە پێویستم زانی لەگەڵ بەشێک لە کاربەدەستانی نێودەواازە سنووریەکە سەردانی ئەو تاقیگەیە بکەم کە تیایدا پشکنینە کیمیایی و فیزیایی و بایۆلۆجیەکان بۆ ئەو بەرهەمانە دەکرێت کە بە دەواازە سنووریەکەدا تێپەڕ دەبن بەشێکی تاقیگەکەمان بەسەر کردەوە و ئەو ئامێرانەتان پیشان دەدەم کە بە شێوەیەکی سەردەمیانە پشکنینی بەرهەمەکانی پێ دەکرێت. دکتۆر بەێزانی ڕۆژانە خەڵک شتە بینێ ینی سوۆسیال میدیا و ئەو سەکۆ میدیانی کە هەیە ڕۆژانە بابەت بڵاوەکەنەوە بەداخەوە خەڵک چۆتە دۆخێکەوە لە تەوەتر و گومان کە
هەر شتێکە خوارد ئەڵە توێژینەوەیەکێ ئەمە خراپە ئەمە بە فلان دەرمان گەوراکرێ ئەمە ئەنی بۆ نەتازەترین شت کە من بەرجۆمەکەوێ ئەڵەن شووتی ئەم فەسڵە مەخۆ لە بەرەوەی هەمووی دەرمانە و بە موادی کیمیایی گەوراکرێ ئەکرێ پێم بڵێ ینی کواڵەتیەکان و پشکنینەکان لە چه ئاستێکدانە ئایا هەر بەڕاستی ئەمانە جێگەی مەترسینیان ئەمە جۆرێکە لە پرۆپاگەندایانی و بەرهەمانی کە دێن باسی بەرهەمی خۆماڵی ناکەمەوەی کە لەم دەواازە سنووریەوە دێتە هەرێمی کوردستان یعنی لە ڕووی تەندروستی و شیاون بۆ خواردن ئێمە بەنسبەت بنکەکەمان ئەوەی کە علاقی بە کشتتوکاڵەوە هەیە هەچی بابەتە کشتتوکاڵەکانە ئەوەی کە بەکار دێت ڕاستەخۆ بۆ خواردن و ئەوی پێڵەن فرێش بۆ نمونە سەوزۆ و میوە و بە دەرەجەیەک اونجا بابەتەکانی تر وەکو بابەتی عالەفی بۆ حیوان و ئاژەڵ بۆ بابەتی ئەڕێنەوە وشکە و چەرەسات و بۆ بابەتەکانی پێداویستی کشتتوکاڵی وەکو نەمام و کود و قەرکەرۆمانە ئێمە وەکو کشتتوکاڵ ئێمە بەرپرسین و چۆنە لە دراسێک و تەحلیل و پشکنینێکی چڕ و وردی بۆکەین و تەنسیقەکەین هەموو لەگەڵ لایانی پەیوەندیدار هەتا ئەو بابەتە بە تەواوەتی 100% پشکنی دەرنەچی ئەمە ڕێگەی پێ نایەن بچێتە دەرەوەی مەرزەکە ئەمە یەکەم حاڵەتی دووەم هەر شتێک لە میدیاکانە بڵاوە بێتەوە داواکارم لە هاوڵاتیان کە باوەڕ بە و ئینانە نەکەن ینی چۆنەڵش سەرچاوەکەی زانستی نییە بڵێ ئەم بەرهەمە وایە وایە لەبەرەوەی بۆ نمونە هەر بڵێن بەرهەمی پاخلەمانیەکان خۆی هەر لە ئەساسا خۆی ڕێژێ نتراتی تیا هەیە ینی خۆی لە خواییەوە ئەو بەرهەمە نتراتی تیا هەیە ینی نایترۆجینی تیا هەیە تۆ نتراتیشی بۆی زافەنەکەی ناترۆجینیش بۆی زافەنەکەی هەرتیایەتەوە شتێکی علمیە زانستیە جا ئەو شتانی کە لەلای ئەمێ وتم بە چڕی پشکنینی بۆکەین هەر بۆ نمونە خۆشتان لەو بەرهەمانە خۆ بەڵێ ینی ئەگەر خۆمان بزانین کە خراپە نایخوێن هەر بۆ نمونە ساڵی 2024 لە مانگی یەکەوە تا مانگی 12 هۆبەکەمان نزیکەی 429 هزار تن پشکنینی کردو بۆ بەرهەمە کشتتوکاڵەکان 429 تن لەو 429 تەنە 1300 تەنی لە پشکنین دەرنەچووە هەنێکی گەڕاوەتەوە هەنێکی لە ناو براوە ینی 1300 تەنی دەرنەچوونی بۆ خواردن بەڵە بە هۆکاری جیاواز بڵ هۆکار هەیە لە فیزیایی دەرنەچووی وای لە تاقیگە دەرنەچووە ئەی جێڕنەوەیان تەلەفیەکە ئەیتر بە پێی خواستی خاوەنی بەرهەمەکە لە یاسای خۆمانە یاسای کشتتوکاڵی ئەڵێ خاوەنەکە تام هەفتێ بۆی هەیە قەراری لە سەرمایان نەیگەڕێنەوە لە نایەبات بابەتی تریشمانی هەناردەکردن 100,000 تن بەرهەمی ناخۆمان هەناردەکردو بە وڵاتانی دەرەوە وەکو هەنار و هەنگوین و لەگەڵ مازوو لەگەڵ بابەتەکانی تر کە بەرهەمی ناخۆیە هەناردەیەکم بە وڵاتانی تر تەمان بە هەمان شێوە پشکنین بۆکرێت و چێتە دەرەوە یعنی من دڵنیایم ئەڵم هەشتێک کە لە پشکنینە دەرنەچێت ئێمە ڕێگەی پێیان نایە تا 100% نەزانێمە تەندروستە و ڕێگە پێدراوە بۆ خواردن یاخود نا کاکشیرکۆ جەنابتان وەکو جێگری بەڕێبەری گومرگ ینی دڵنیام لەوەی کە چاودێرێک و ڕەخیبێکی باشن بەسەر دەواازە سنوورێکەوە بەڵامانی بەردەوام لای خەڵک ئەو پرسیارە هەیە کە بە یەک چاوسێری هەموو کەسێ بکرێت لە دەواازە سنووریەکە ینی ئەگەر بڕیارە کار بە ڕێنماییەکەن لە کەسێکی باڵادەست بۆ هاوڵاتێکی یاسایی بە یەک شێواز بێ بەڕاستی کەواتە ینی ئەو دڵنیایە بدە بە خەڵکەوە لەم دەواازە سنووریە ئەرکی خۆتان بەو شێوە یاسایە جێبەجێەکەن کە ڕێنمایی بۆ دەرکرا من دڵنیایم ئەو بارە ئەو کە بابەتە کشتتوکاڵیانەی کێتە ناو هەرێم بۆ نمونە قەدەغەیە بە هیچ شێوە سیستەم نایخوێنێت ینی هەر شخصەکە شخصێ بێت خۆی زۆر جارەوەش ڕۆیات بەرهەمی قەدەغەکرا و بەراجوتیارەکانمان تەختی ناوخۆ ناکات بەرهەمی ناوخۆیە بەش ناکات سێر گرانە بێ لە بازارڕە لەم حاڵەتەیە هەر بە ڕێنمایی وەزارەتی کشتتوکاڵ ڕێنمایەکی تایبەت دەرەکە ئێستا بۆ نمونە لە هەشتی چوارە تەماتە ڕێگەی پێدرا بێتەوە ناوڕێم تایبەت بوو چون لە بازار سیارەکەی گران بوو بە یەک چاوسێری هەموو کەسێکەکە یعنی یەک دەنگ فەرقی نییەوە دڵنیایی تێمێ لەوە کەس ناتوانێت شتێک قەدەغە بێ لا ئێمە بیان داخلی کا و گومرجیکە لە ئەنجامی گەڕان و بەدەداچوونە ناو پرۆگرامەکە بەداخەوانی هەندێک دیمنمان بینی کە جوتیار هەیە کێڵگەکەی سەربەست کردووە هەن بە جۆرێکی دیکە بە زمانێکی سادە بەرەڵای کردو بۆ خەڵکە بەرهەمەکەی بەرێ بۆ خۆی ینی کێڵگەی کوولەکە یان کێڵگەی پیازە کە بەڕاستی ئەمە زیانێکی زۆرە بە ئۆجووتیارە ئەنی پێدوانیە کە وەزارەتی کشتتوکاڵ دەبێت ساڵانە هۆشیاری بدادە ئەم جوتیارانە کە چی پێویستی ناو خۆیان بۆ ئەم ساڵ چی پێویستە بەرهەم بێ یان بۆ نمونە دابشکاریەکە بێ لەبەری ناوچەکانە بۆ ئەم بەروبوومانە بۆی خەڵک بەم شێوەیە بەڕاستی نەکەوێتە بەرام زەرارە زۆرە خۆی لە ڕاستە بابەتێکی لە کشتتوکاڵە پێڵێن نەخشی چاندن ینی بڵێن قاریتە زراعە ئاماژە ئەیە بەوەی کە هەم جۆری خاکەکە و هەم ژینگە و ئاوهەوای منتقەکە لە بەرچاو ئەگیرێت بۆی کاتۆ بتوانێت بتەوێت یا چ جۆرە بەرەبوومێک بەرهەم بێنین بەڵام بکو ینی بەداخەوانەیە
ئەمڕۆ وای لێ هاتۆ چاندن و بڕیاردان لەسەر چۆنێتی جۆرێتی چاندنی بەربوومەکان لە لای فەلاحخۆیەتی و جوتیار خۆی سەر پشکەلەوەیکەوە چ جۆرە بەرەنگە پێویستی بە بەرچاوڕوونی ئەوە بکاتوتە بەڵێ خۆی چ جۆرە بەربوومێکە چێنێت بەڵام ئێمە بەردەوام بڵین لە هەموو سەر تاسەری بڵین هەموو پارێزگای سێمانی لە کشتتوکاڵەکانمان هۆبەکان و بەشەکانی ڕێنمایی کشتتوکاڵی بەردەوام لەگەڵ جوتیارانان لەسەرەوەی کەوا پێویست کات چ جۆرە بەروبوومێک لەو شوێنە بچێنن و هەروەها بە شێوەیەک نەبێت کە ببێتە ماوەی ئەوەی کەوا لە زۆرترین بەروبووم لە یەک جۆر بەرهەم بچێنن کە بێتە هۆکاری کە جەنابەت باست کردوکەوەی کاڵی جوتیاران مەسەن بەربوومەکانیان بەجێ ئێڵن لە ئەنجامی ئەوەی کە بڵین دوینەوەی یاخود چنینەوەی ڕەنگە بڵین ئەمەدی پارە دەست نەکەوێت کە لە بازارەکانە ئیفرۆشێتەوەنێ باوکوتم ئێمەی کە لەسەرمانە بازاریان بە دروست بکەین واروها پاڵپشتیان بکەین بەداخوانێ متافاتێک لەوە پێش ئەمانتوانین لە ڕێگەی پرۆژەکانی ئاعاناتی زراعیەوە کاتە ساڵی 2019 بەردەوام بوو ئەمانتوانی کە هەتا کری گواستنەوەکانیشان بۆ خەرجکەین بەڵام لە ئێستادا ئەو بە پاساوی ئەوەی کە بڵین قەنەی دارایی هەیە دەتوانرەوە ئەو بجێ وەستا و نەمانتوانی ئەمە دوای ئەو بەڕاستی پاڵپشتی جوتیاران بکەین لە بابەتەیە هیچ قەرەبوویەکتان هەیە بۆ ئەم جوتیارانی کە من باسم کرد کە تووشیم زەرەر و زیانانە بن لە ئێستادا نەکەن هیچ جۆرە قەرەبیەک نییە بۆ بابەتە لە پرۆژەشانی لە پلانیشانیە وڵی خۆی بەتاکیت بابەتی قەرەبووش تەوان من حەزەکەم ئاماژە بم بۆی جوتیار حەقی خۆیەتی بەڵام لە زڕوفێکی بڵین چاڕوان نەکراوە لە بارودۆخێکی ئەوەی کە تۆ بەسەن تاریعی بێتە پێشەوانێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بجێکی دیاریکە بۆ بابەتانە بۆی کەوا بتوانێت لە کاتێکە کە پێویستکە قەربوو بکرێتەوە ئێمە لە ماوەی پێشوە هەندێک لە جوتیارەکان بەهۆی سەرماوانێ لە مەنتەقەکانی شار بەشێ ڕووماوەت بەهۆی سەرماوانێ هەندێک زەریان لە بڵین باخەکانیان و ڕازەکانیان کەوتووە ئێمە نجامان نردوو بە ئامانجیەوەی کەوا بتوانین زەرەر و زیانەکانیان بۆ دیاری بکەین و بەرزیکەین و بۆ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بۆ ئاماجی ئەوانش لیۆ بتوانن لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوانێ و وەزارەت داراییەوانێ ئەگەر بکرێت یعنی بجێک دیاریکەن یاخود مەسەن بەشێک لەو زەرەرەیان بۆ قەرەبوو بکراوانێ بەڵام ئەمە لە ئێستادا هەوڵە یعنی نەبووتە واقع هەوڵە کە دراوە بە ئاماجی ئینشاڵڵا بتوانین لە داهاتووە ئەگەر زەرمەند جوتیارێک زەرمەند بوو بێت بتوانین قەرەبووی بکەینەوانێ ئێمە ئەگەر بەم دۆخە بەردەوام بین و ئەمانی کە جەنابەت باست کرد شارە سەر نەکرێ چی چاوەڕێکردی کشتتوکاڵەکە لە هەرێمی کوردستان من یەکشت بە نمونە بنێنمەوە خیاری بیت ساڵان ئەم کاتانە ئێمە بیتێکی زۆرمان لە سنووری سلێمانیا هەبوو بەڕاستی پارێکی باشێکر خەڵکێکی زۆر سوودمەند دەبوو بەڵام ئێستاکە حکوومەتی عێراقی ئەو هەلەی قۆستۆتەوە من بۆ خۆم مەدانیان سەردانی بەغدادم کرد ئەوان بۆ خۆیان بیتی خیاریان دروست کردووە ئەمڕۆ جوانترین خیار بیتی خیاری بیت کیلۆی 150 دیناری کردووە لە جنۆ لێرە لێرەمانی بەڵێ ئەنیا ئەو خیاری ئەوان بەقیمەترە لە خیارەکەی ئەوان نزیکترە لە خۆیانەوە بۆ عەلۆکانیان گواستنەوەیان تێچووەکەی نزیکترە لە خۆیانەوە لەوێ پارەیە باشتر بکە یاری ئێوە احتیمادی زیاترتان لەسەر کڕیاری عەرەبە وەک لە کڕیاری خۆماڵی خۆمان بەڵێ ئەگەر ئەمڕۆ خۆی کێشەکە ئەوەیە کە عەرەبەکە کەمی کردووە بار ناکەن ئەگەر عەرەب بارکە هەموو ڕستێکە چێتە سعری ڕاستەقی نەیخۆی بەسخۆ هەندێک بەرهەمەیە ڕەنگە شێوازی چاندن و بەرەمێنانی ناوچەکەی ئێمە لەبار بێ وەک لە جنوبیانی بێ بە ناچاری خوازە سەرەوە بەرهەمانە هەبێ بەڵێ بەڕاستی خۆی تۆزێ میدیاش کاریگەری هەیە لەم چەند ڕۆژەی پێشووە دیعاە بۆ کاڵک و شووتی کرا بەڕاستی ئەوە بە ئەو دوو ڕستەی بێبەها کرد زۆریشی بێبەها کرد ئەمە مانای ئەوە نییە ئەگەر لە ئێران یا لە شوێنێکی تر بە خراپی مامەڵە لە بەرهەمێنانی ئەو ڕستەیە بکرێ مانای ئەوە نییە کە لە لای خۆمان لە هەرێمی کوردستان لە شارەکانی خۆمان ئەو مامەڵە ناتەندروستی لەگەڵاکە بەڕاستیێسە مەوسمی شووتی کاڵەکە شووتی کاڵک پارەنەکە هیچ شتێکی تر پارە ناکە وەڵاهی تر نایکە خۆی بەڕاستیەکەی تۆوە کۆنە ئەسلەکەیشی لە دەستزاوە ئەوەی کە ئەکڕێ هەمووی تۆوی قوتووە و بەداخەوە زۆریان تامی نییە هاوڵاتیش ناحەقینێ ڕۆژێک 2000 ئەی بکڕێ و کە تامی نەبوو ناچارە نەیکڕێ لە کۆتایی پرۆگرامەکەدا دەمەوێت ئاماژە بە شتێک بدەم ئەم بەرهەمە خۆماڵی جوانانی بەدەستی منەوەن
کە هەمویان بەڕێگایەکی سروشتی و تەندروست هاتوونەتە بەرهەم بەڵام بەداخەوە لە معلوەیی شاری سلێمانیدا هیچیان ناگەنە نرخی ڕاستەخینەی خۆیان بە جۆرێک هەر کامێک لەمانە بە نمونەوە بگری کە لەرەم یاخود پیاز یاخود تەماتە یاخود کولەکە یاخود کاڵک نرخەکەیان 400 دیناری عراقی تێپەڕ ناکا بە نرخی جملە کە ئەمە بەڕاستی کارەساتە بۆ جوتیارێک کە شەونخۆنیەکی زۆر بە دیار ئەم بەرهەمانەوە دەکێشێ بۆیە دەبێ هەرچی زۆخەمی جددی لەم بابەتە بخرێەوە کردی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان لەم قەیرانە دەربازی بێ کە تێی کەوتووە و جوتیارانیش بتوانن بەری ڕنج و ماندووبوونەکانیان بچنەوە ئومێدەوارین کە لە ساڵانی داهاتوو جوتیارانی هەرێمی کوردستان بەرهەمەکانیان نرخی ڕاستەقینەی خۆی بکە و ئاوڕێکی جددی لەم بابەتە بدرێتەوە سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری سۆراغ بوون هەر شاد و بەختەوەربن.